ماوەی چەند مانگێکە پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کەم بووەتەوە و بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای کەرکووکیش ئاماژە بە هۆکارەکانی کەمبوونەوەی کارەبا دەکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا یاڵچین مەهدی بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای کەرکووک ڕایگەیاند لە هەوڵەکان بەردەوامن تا بتوانن کارەبای تەواو بۆ هاوڵاتیان دابین بکەن. لە ئێستادا کەرکووک بە بەردەوامی خاوەنی 550 میگاوات کارەبای خۆیەتی کە لە وێزگەکانی شارەکەوە بەرهەمی دەهێنێت. ئەمە جگە لەو 100 میگاوات کارەبایی کە لە بەرهەمهێنێکی هەرێمی کوردستانەوە دەیکڕین، بەڵام لە ڕاستیدا ئەوەی هەرێمی کوردستان 250 میگاوات بوو. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئێستا 100 میگاوات کارەبای هەرێمی کوردستانمان بۆ دێت. ئەمەش لە بەرامبەر ئەو ڕێکەوتنە نییە کە لە نێوان کەرکووک و ئەو بەرهەمهێنەرە کراوە، چونکە ئێمە گرێبەستی 250 میگاوات کارەبامان کردووە و داکۆکیش دەکەین لە ناردنی ئەو 150 میگاواتەی تر. بەپێی ئامارەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە هەڵمەتەکانی لابرنی زیادەڕۆیی بۆ سەر کارەبای نیشتیمانی زیاتر لە 300 حاڵەتی زیادەڕۆیی لە شارەکە لابراون. بەپێی فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق کە ئاراستەی وەزارەتی کارەبا کراوە، بڕیاری لابردنی زیادەڕۆیەکانی سەر کارەبای نیشتیمانی دەستی پێکردووە. لە شاری کەرکووک لە 90 ئەو زیادەڕۆیانە لابراون کە خۆی لە ئینارەی مۆڵەکان و ئەو زیادەڕۆیانە دەبینێتەوە کە لەلایەن هاوڵاتیانەوە دەکرێتە سەر تۆڕەکانی کارەبا بۆ ئەو مەبەستاش دەمەفرەزەی پۆلیس بە ڕۆژ و بە شەو بەردەوام دەبن تا سەرجەم ئەو زیادەڕۆیانە لا دەبن. لە ئێستادا بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک خاوەنی 650 مێگاوات کارەبایە، بەڵام ناتوانێت کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. لە کۆی 24 سەعات کەمتر لە 15 سەعات کارەبا دابین دەکات. بە وتەی بەڕێوەبەری کارەبای کەرکووک دەڵێت زۆری زیادەڕۆیی و بەستنەوەی کارەبای کەرکووک بە تۆڕی نیشتیمانی عێراقەوە وای کردووە نەتوانن کارەبای تەواو بۆ هاوڵاتیانی شارەکە دابین بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.